بمناسبة جژنی قوربان هەڵسایە بە دابەشکردنی 1000 سەبەتەی خۆراک بەسەر بێباوکان و هەژاراندا و هەروها لە دوێنێکە توانیمان 20 میلیۆن دینار دابەشکەین بەسەر بێباوکاندا. ئەمڕۆ کەشکە ڕۆژی هاوکاری مانگانەکەی داکەتیمەکانە پێشتری مانگ دەمانێبیان دێنێ بڕی 40 میلیۆن دینار بەسەر 600 خانەوادەی یەتیم دابەش دەکەین. ئەو سەبەتە خۆراکانە بریتە لە 9 پارچە خۆراکی پێویست بۆ ڕۆژاین جەژن. ئێمە پردی نێوان خێرکەران و بێباوکەکانین داوا لە خێرخوازان دەکەین هاوکاریەکان بدەن بەدەست ئێمە بۆ ئەوەی ئێمەش بتوانین زیاتر بیگەین بەدەستی بێباوکەکان. جێ حکوومەتیان گرتی توانی بەڕاستی ئەوەی ئەوان دەکەن خێرخوازیە دەکەن حکوومەت ناکاتن دەستخۆشیان لێ دەکەم لە خوای بە زیادی باشەوە چێ گوتێنە گەمرەتت بەکەمەی نەبی بە زۆرەشە نایبیتن بەس ئیشێکی باشە دەستیان خۆش بیتن خوا خێریان بنووسی خوا خێرین گۆژ بنووسیتن. لە هەموو بۆنەکان هاوکاریمان دەکەن مانگانش معاشمان هەیە وڵای لۆ خێرخوازەکان یارمەتی سۆمای چاوان بدەن وەبی ئەوانی یارمەتی هێتیمەکان و فەقیرەکان بدەن. هەموو کات یارمەتیمەیاندایە ئەم چەند سارە یعنی ئەوەی لەوێ وەردەگرم چەند سارە یارمەتی لەوان وەردەگرم منداڵە هەتیمانە بەوان دەگەشێنە ئێستاەوەی بە مەمارەخانی دەبن ڕەبی دەستەکانیان خۆش بێ داوا دەکەم لە خێرخوازان یارمەتیماندا لە خاتر مەولود پێغەمبەری خوا خێریان بنووسی یا ڕەبی.